ما شاء الله ما شاء الله لو جوانية. ايوا چیەکەی؟ والله الرسمي هيفا وهبي مهواسي. چییە؟ هيفا وهبي چونکە لە خۆشی ناوەکەی تۆ هەیفا ئەویش هەیفا وتم با هەڵی واسم. ئەی بۆ هەیفا ئەسعەد هەڵناواسی؟ ئەخ دەتوەسوە سێری ئەزانی ژنەکە هەیفا ئەسعەد لەکوێ هەیفا وهبی لەکوێ عەرز و ئاسمانتان فەرقەی هاوار. بۆچی؟ من جوانم یا ئەو؟ نازانم بڵێم چی ئەزانی چۆن شتێکی پێ ناخۆش نەبێت هەیفا. یعنی من پێشتر گوێزانێ بەش یەک هەفتەمیە کرد. ئێستا ڕۆژی چوار گوێزان سەرفەکەم سیانی تۆ سەرفیەکەی ئەوە ناکرێت وە ژیان نییە منی تیام هەبێ حەلێک بۆ ئەمە دابنین. یعنی ئێستا ئەو لە من جوانترە؟ ئەرە وەڵا. ئەی بۆ جاران واد ناوت؟ کاکە جاران کەربووم باشە؟ جاران مانایە بووم نەمەزانی چۆن بلەوەڕم پێو خۆشە؟ وەڵا تۆ بیانوم پێگری. بیانوو نییە هەیفا ڕەجالیەکەم کاکە تۆ بۆ زۆر سەیری تۆ سەیری ئەنتەرنێت ناکەی سەیری سۆسیال میدیا ناکەی ئەم کچانە زۆر ناسین لە پڕێکە تەجمیلیەکەن جوانە بن دە تەجمیلێ بکە. ئاخر ئێشیە قوربان خۆ دکتۆر گازی لێ ناگری ئەیلەوە وا دەم مەکەرەوە ڕەجالیەکەم باشە تۆ هەرچێکی بەس دەم مەکەرەوە با دانە نەبینم کاکە عەلەقەل دانت چاکە یاوار. وەڵا زۆر جوانم تۆ بیانوم پێگری هیچ عەیبم نییە. چی بە لە بەیانیەوە خەریکی سەر و قژم بۆ تۆ جوانەکەم تۆ هەر ناڕازیت. قژە عیبی نیە و تەماشەڵاڵی مەڕی عەرەبیت بەڵامی تر چی بکەم شتەکە وای لێ هاتووە بەس تۆ نەختێک جەمالیەتی دەم و چاو ئەها دانەکانە باوکڕ من بە بەشی خۆم ڕازیم. ئاخە من ڕازی نیم ئەیلەوە پیاوشنی جوانیوێ کاکە معقولەیە مۆڵێ وازانم هاتم بۆ مەعەسکەر. کەیفی خۆتە بەخوا من ئەو شتانە ناکەم. دەی وەڵا پێ ناخۆشە من تەلەفۆن بۆ دایک دەکەم ئێستا. دایکم بۆ؟ پێڵە ماڵم کاکە ژیان ئاوا ناچێ بەڕێوە. وەڵا نایکم هیچ عەیبم نییە یەوە بیانوم پێگرن. کورە بیانیم چی برارڕۆ بە قورئان کەسەی دەکەم کە عەبدوڕەحمان دراوسێمانم بیرەکەوێتەوانێ. تۆ وازدەوە بێنە من ئەچمە ماڵی باوکم ئەچم بەدێنێ چمە مەلی دایکم. ئێ وەڵا منیش حەزەکەم وەرە پیا قساکە. بەدێنی؟ ئێ بۆ بەدێنی هەر جارێم فەترێ بۆ خۆل لێ بە؟ نەخێر بەدێنیە ڕۆمەوە تۆ جارەکە واز لەوانە بێ لە دەبنیشکی منیشی تێگا شەربەتی فرێشم بۆ هێناوی. شەربەتی درێژ؟ فرێش ناخۆم بەخوا شەربەت ناخۆم. بە تایبەتی بۆم کردووی. کورە پیاوم فرێش هەر ناخۆم. بە کەیفی خۆتە. قڕ بە سەرمە من نازانێ بژڕوە. یاخوا بەخێر بێ سەر ئاواز نەبێ ناید نەبە تەلەفۆنە ژیری نەبە هیچ شتێک. وڵی بیت خۆ زامیش مەشغەڵیەت و داوام و ئیش و کار و دێتە هەرۆنە پێکرێ بەخۆ. یاخوا بەخێر بە سەر چاو. ئەیدەم باس چۆنە؟ وەڵاهی ماوین هەرە بێ بڵێم ماوین. بە ساقم بیاخوا ئەری نازانم خێر بۆم و تەلەفۆن و تەلەفۆنکاری. وەڵاهی مؤەیەد ڕاست و ڕەوان پێ و بڵێم من لە مەحنەتێکی زۆر گەورەیە. بۆچی بووە؟ وەڵاهی خێزانەکەم. چێش؟ نەخۆشە ناساخە؟ شەڵڵا نەخۆش بووە بە چوار شەریقە چاکە بوو. ئەی چی شەرتانە؟ شەڵڵا شەڕمان بووە. ئەی چی خێرە کێشە چییە؟ وەڵاهی زۆر هینە. زۆر چی؟ زۆر ناشرینە. ئەچا مامسەعیجە ناشیرنە کاکە و کێ کێشەیە براکەم. ئەوە کێ کێشێ مشتەحیلی خۆی هەیە. کاکە چۆن کێشە نێ پیا و هیلاک و مانوو مردوو یەتە ماڵەوە هەست بکە هاتوۆتەوە بۆ مەعەسکەرێک؟ کاکە تۆ هەستە گەژنەگە و جوان بۆیە ڕۆژی 2000 یاڵای تێکرێ؟ ئارە وەڵا حەزمە کرد بەس زەڕێیە جوان بۆیە ڕۆژی 1000 جووت شەقی تێ هەڵامە. حەسە گەژنەگە و جوان بۆیە نانی نایدادە بەس قوزا قوردی بایدە. ئارە وەڵا نان و قوڕە خۆم بەس جوان بێ کاکە تۆ ئەگەر لە وەزعی من نییە. مؤەیەد قسەی بەلاژەکەی کاکە ژنەکەی من بینی بەخواڵی ئەوە چۆن ماوی؟ قورئانەوە تۆ باسێکە دیارە شتەکە زۆر گەورەیە. هیچ ڕەسمێ شتێ وەڵا ناوێر مەڵی واسم. ناوی چی بوو خێزانەکەت؟ هەیفا. هەیفا. ئەها بەخوا لە خۆشی ناوەکەی ئەو هەڵم وازیوە. وڵی مام سعی بەخۆ ئاگەلێت تۆ ئەو کفرە کۆرە بابۆ جوانە و عیبی چییە؟ وەرە بابە ئەمە هەیفا وەهبیە ئەوەی من هەیفا ئەسعەدە. باوکی هەسعەدە؟ بەڵێ ئەیخاوی هەیفاکە ئەسعەد بێ. ئادی بزانم ڕەسمێ شتێک. لا حول ولا قوة إلا بالله خوایە. هەر ئاوا ڕقەمیەک لێ بەخۆم نایرم سەیری کە. بۆ تاقێتەوە؟ نە تۆ بەس ڕقەمیەک لێ بە ئەوە تا. مام سعید نازم تۆ پێمان ڕابێری. بۆ چییە؟ ئێوە چیەوە کاک برامی براتە؟ ئەدەی کامی بەڕاست؟ فەرموو. ئیدە ئەوە هەیفای ژنمە. ئەمەیە؟ ئەرە بە قورئان. چی خێرە؟ ئەمە چەندێکە خێزانتە؟ وەڵاو تقریبا 11 مانگە تقریبا. وەڵا پیاوی. خۆ ئەگەرێ دەرەجێشی. بۆ؟ بەس پێم بڵێ تۆ چۆن تەحمولی کردووە؟ ئەها چاوە لێ هاتیتە سەردینی من ئاگال لێ من ئەلە وەزعەیەم. عشما بالله. بەخوا سێ چوار جاویستومە لە گەڕک بارکەم گەڕک نەهێشت بەخوا ناڕۆیت. خێر.
لەبەرەوەی ئەوی تیا بوو زۆر ناشرین بوو نە ئەیوێرا دەست بێتەوە مۆنتیقێ نە ئەیوێرا پیا و خراپی ڕووکاتێرە هی کۆل فێگوڵ خۆمان بووین والله باوکم وەزعە تۆ پێم بڵێ یەک پرسیار بکەم ئاساییە زۆر طبیعیە شخصیە تقریبا ئەمە شێوش لەگەڵ یا خەوتویت والله زۆر جار جاری واشە بوو مەقسەد لەسەر قەنەفەکە خەوم لێکەوت و بەیانی هەستاوم لە عینە شوێنم هەل لە یەک ژووری شابوون تقریبا پاساوان و حرە سوودانە نبوو بۆچی مەهرە ئەی نازانم پیاوەم هەیە لە تەنی جوای بخەوێ داخدا والله داخدا ئەوە وەزعی منە مؤيد رجال لي كم لم محنة رزقارم كم مؤيد وكم بحقيقة العام دم شاوت شي من بريشي او يشتي برقت انا قري بس سري مؤيد بيشتري جوزان باش يك حفتة يكردم إذا الرجل قال شو جوزان صار فكم بس نا من يك دانا أوسيان والله باكم سيان إيش كم كورو بس شي من بريش والتاقم تراش مود أنا وتجيب كم شانسي خو من أوتش أنا كيف من بمهم وسولوس بيه وأنا عاوز الناس والله زام تو سولوس بس كاكا أو حل يحل دبا قربان مؤيد آخر من بوي حازم كربو بيرم لنزيك هوا برادرك مي دكتوري تجميله بله شي شمالي او بتنيا بخوا بوشانك بخوا بلاين كم وبيه مسألة بارنية كاك من بينز دونم هي شنو خوار شخصيك شنو والله لو أنا ده دفتر بكا شان ده دفتر بابا ده دفتر يشين جا ده دفتر بس شاكر دقاين بردس يا بلا الرعين بدا دفتر تمشي نجاتينا خزاني بو ازاني كشغل شي كشغل بيك دكتور شان اكري او بيشرحوا كسي بردس كاك قرزي بوكم والله بقرزي بس يعني جواني كات شوني ليك مثلا باهرو قناعتي بين خوش لا ابو تيجي اوقات شغل يلي تيرو يا يا صبر سيريك ماسي تماسيك ها او قلميات تخوان بخوا لاي بو ها تيجي تشاوي الي دا تشاي جاكي شامبو يسرق لي تشاي الي مانغا ها تشاو مانغا فيديو تيجي تيابو وش كل رغوته هو مدالي اسقانا يا سام كوبانا انا ابو لك روبو توكسا ها الاوانا تيجي ما سعيد ما سعيد ما سعيد ما سعيد انا ما الله ابيك ساعتك سبوتوغا مو تقولي شوي يا اخويا بخير بيه شي بخير بيه بس ساعتك دانش من بنا موسم لدواي ماسكو اقاو علم وخبر ملتونا يعني لدواي واقاو لي يقصي منه يلا شاي مانغا ومدالي اسقانو بس يوشانو كده خمرو بوتوغا هيت ابا اخدناك لك هكا دابا قربان مؤيد جان باش كو ها حتى زق لو ما سيب شي من ممنون تبع بخوا اشي بس باريتيش اي باشا تواني اي شي كم سريكي وزيري داري يلم بقربان من كردم تونيكي شتيكم لو قاسي بري بس يصير صال الدمو بخوا او احلى كيتي باش هو اللي بكاك ويلكم شارني لبري من برم طايشين يا من والله بقول حزتي كشا انت نجحت وانا بقول عن بيوش تاني نتحزكم والله تعرفي لكن بقول من الروم دي يا اخويا بخير بس تشاو مؤيد جان وحافظ به ماسي بو نام ناسي ما كرو سيدي كم كيف اسعد بيلك تبرع الرخوانه يتخوي كسيك سعد خير ولاد بسيون ما والله اموش بجدي وضع اوانار ابويا وتنبال نزيك وتوش اقل لو كيشو مشاكل كان يما بيه رصيبوا تشي بو يعني اموش الناس هاني هو وضع من ايتيام والله جيانم لي طالبه براستي والله دايك بيانون بيجري كنت مزامتي تاع وزن لبينا تشيبوا اموش ازاين شو المشكله كي من بجدي من بيلا مادام جنك او خلق برو تجميل يبقى هيك موتوا مخربه بوشي سيتي اخد اهم او كبرو تشي اموش انتو اوني على ميمون لا تاوي دايشه عين اسقواتور او سيدي كي باو كرو ما ثلاثة صونا سيتي ما شاء الله بخطيب كسم دا قلوب الزبكة بدنيا بس خدمتك ناخذ اموش الرجال كم كابا دمي عمي ليك اخر وكي اصوله ناخذ بابا ناخذ قلوب الرجال ناخذ عودنك ناخذ اخر هذا عزم ليني ما حد بدأت يبي قوي بخفيف ناخذ المزانك اخذ من دعاء ما عيدم دعنك اخر اموش ناكل من بوم ناكل اخر طبيعه منايبه حتى صالة زني حمومين مسير بصير يكتري يقول لما نكتر خذي بسيطو انا ببرامرك صبر وخفت طلب منه هاي ما هو كرو ايش وين بس هاد اخوه شاكتوش لبيني ام دوانه يا اموش من غلط موتوا انا مرو تجميل بكوكو عالمه هي تشيكا قسم ده بقصيكا دوان كاري صابو بموديل ده بقصيكا طريق رابقرا دايك جانا ويرم ايش يا ايش يا درجة قلت تستاكبي بقسم انك اموش المشكله كلها ويا انا زنبوءه ترسي بتخذ ما اخذ خاوة كلا طلب منه دبيكا بخوانا ويرم والله يو بيانون بيجرن هيش عيبه من يتيمه
ئامۆژم بەشکوی شەڵا قەنەعەت بکە خەتە پێی بێڵە وەڵی تەجمیل نەکە لەوانەیە لەو سەرەوە کەس گلەیم لێ نەکات لەوانەیە بەجددی مووقفێکی لە منەوە ڕووبە نا سعید گیا من تۆم خۆشە سعید موقفي باص مووقفی ئاژدایی سەعی باشە أنا صعب هو حقيقته أبو خود قصو ناكل وكو بابولير ولا بابا دەدایکە توو ڕەمە بە ئەلە دەشێتان کردم چوزانم وەڵی هاتان کردم لە بینی دوانە هەر باشی شەما باش سعید باش تەواو باش تەجمیلە کاکەی وەڵا بژی خەسوم دەبات تەلەفۆنی بۆ والله بقصي بەس نابێ ئێشی بێ باشە پێڵم هريسية رولا هريسية درزي هريسية دەبەس ئامۆژن تەلەفۆنی بۆ مؤیدی ڕەفیق مەکە دبويبك تو أيد كام مؤيد برادرما تۆ فیسک مەکەرەوە ئەلۆ مؤەد کاکە دکتۆرێکی ڕەفیقی هەبوو هی تەجمیل سبێنی ئەو پێنج زۆنما فرۆشم و پێ بڵێ لەم هەفتەیە سەردانێکیەکەین دە باشە بە قوربان من هەتاماوە مەمنونی تۆم دەیخوا لەگەڵ خواحافیز بێت سوباسي بك سوباسي دكتورة كاكين باسم کرد بوتای بە ئێشینێ با تووسین وەرای دکتۆری کاتە پێڵێن یاخوا بە خێر بێ ئامۆژن رولا يركو بيك مسلو ميرتنا بيتا مرتا تولي أكتوري ما بكل بخوا مني سوان بخوا تولي ميرتا بقول عراكتو بزان تو دەنێک لە بڕۆژە خوا ناخۆم کاکە ناخۆم گوڵە بڕۆژە خەڵکە نازام هەمووی هەر خەریکی درۆکردنە مؤەد تەلەفۆنەکات تۆزێککە چاوەڕێی سوپرایز بە دکتۆر تەلەفۆنەکات چاوەڕێی سوپرایز بە نازامی چشمان نەدی های سعید سەر چاوم دادە فەرموو دادەی چی من هەیفام هەیفا وەهبی لك الواوا بس الواوا صح؟ صح هەیفا وەهبیت هاتووی وەلای من لا هيفا أسعد هەیفاکەی من بالي بەقورآن ڕازەکەت کە هەیفا وەهبی ئەسڵەکە کوردی توزانێت یاخوا بە خێوی ڕۆحەکەم بدلتا؟ ئەها سەیریکە ئێستا حالیەن ڕۆمانسیەت لای من عینە نارنجۆکێکە ئەڵخەکە و ڕاکێشاوە بەس دەچشلکەی تەقیوەتەوە ڕێ بابی بابە سپی بێ موهەنەت بۆ خۆت و دکتۆرێ بۆ دۆزیوەتەوە الله ئێستا بدلتا؟ زۆ جوانی ئێستا حالیەن ئاستا ئازانی حەزم لە چییە؟ لە چی؟ شۆربای کفتە دەسوعبە دەکەم ئەهاوتم بزانم چۆنیت بڕێن پیاسەیە بکەین ئەو بازار و ئەو مارکێت و شتانە هەر هەمووی شێت بکەین واو وەنیە؟ شەرمەکەو نەتخوا دەشەرم مەکاکە دەمەش بۆ حرەکاتانە ڕێککەرە بم کاتە با بڕۆین بڕێن یاڵە با بڕۆین ئەڵوا لەو جەوە خۆشترین جەوی ڕۆمانسی ئەوە جەوە بەس دایکە جەوەکەی جەرگ سوتاو کرد سوني صعبة عباسي یاخوا بە خێبێ ئامۆژن باشە تۆ ئامۆژن ئاخر وەخت و ناوەخت ناجێن وەڵی نیازمان و بچینە دەرەوە داوای لێبوور نەکەین يا مني سيم بۆ کوێی ئامۆژ نێماچین بۆ سەری ئەزمەڕ اي وني من تكون سؤال كاريب كردو من سيم لك انا صون نعم ببي من الناس الخوم يملا بيسي داني بخم الله يقصي سريت صعبة عبري بەخوا لە کۆڵمان نابێتەوە با بچین لەوەی کێکەش بخۆین و دەبا بڕۆین دەبا بڕێن ماشەڵڵا دە فەرموو ئامۆزن با من بيسكوت مايا دەبا پێشکەین برو تبا برون سعید وەرە خێرە وەرە بە لە سناپەکە دەرچی وەرە لای بە هەیفا من ئەسڵەن میزاجم نییە ئەمڕۆ لای بە چی بۆ خێر چی ڕوویاوە تااقەتی سناپم نییە و تەواو چی ڕوویاوە لە کۆمپانیا شەڕبووە ئەسڵەن یەک مشکیلەم نییە زەرەرە کردووە دایمە قازانجەکەم لەگەڵ خزم و شتاتێک چووی لەگەڵ خزمە ئەستان مشکیلەم نییە مشکیلەی من بەس تۆیت هەیفا وی من بووە کاکە ناکرێ من هەموو ڕۆژێ بێمەوە یەک دەم و چاو ببینم دەتۆزە گۆڕانکاری بکە لە خۆتە ئاهێ گۆڕانکاری چی سعید ئێمە ئەو هەموو پارەیەمان سرف کرد ئەو هەموو کاتەما بردەسە هەتا بووم بەمە ئێستا تۆ دەوێت چی بکەم باشە ئەو فتری هەیفا وەهبی تەواو گوزەشت تااقەتم لێ چوو ئەمە میزاجە ئێستا چیتەوێ وەڵڵی حەزەکەم دوای دوومان خۆ بکەی بە ئەمە کیم کارداشیان چەند جوانە سعید تۆ تەواو نی وڵاتە بۆ معلوماتی لەوانەیە ئەمەی کیم کارداشیانش هەر یەک دوو مانگ تااقەتم لێ بێ دوای حەزەکەم خۆ بکەی بە ئەمە مریەم فارێز ئەڵڵا کە جوانە ئەها
چییە؟ سعید زین چی؟ تۆ ئەتوێ بەپی ئەنتەرنێت و ئەم شتانە بڕۆی ژام بکەیت؟ بەڵێ من نیازم هەیە لە خەیاڵاتی خۆما بژیم. زۆر باشە سعیدگیان، کەواتە تۆ لەگە خەیاڵاتی خۆتا بژی، منیش ڕمەوە بە ماڵی باوکم. باشە؟ لێکی الواوە بۆس الواوە خێلی الواوە صح؟ عشان بالله صح. عبا شوانیت؟ لەبیرت هەفتەکەی پێشووتم چی؟ بم بۆ تورکیا. گاڵتەی چی؟ ئەی من مانگە پێش ئێستا لەکوێ بووم؟ ئەی نەچووم بۆ جۆرجیا. تۆ حەقت نەبێ هەفتەیەتر خۆمت بم بۆ تورکیا لەگە خۆمە 1 دیناریش نادەی، هەمووی لەسەر حساب براتە. گاڵتاکەم؟ دە باش دوایان تەلەفۆنە خۆم پێ دەڵێم گاڵتاکەم یاننا. باشە تەلەفۆنم بۆکەمەوە. دەی چ بکەم؟ هەبێ و پارەیە حەلکەم. پارەیە و پارەیە هەڵە ئێستا حەلێکم. ئێستاش لە باخەکەی باوکم لەگەڵ مراویە جوانەکانمان. برایەکان چاتان ماچەکەن هاوڕێیان. دڵی من. ئەلو ئەلو سەیوانگیان؟ پەپولە جوان چۆنی؟ چۆنی دڵەکەم باشیت؟ پەپولە وڵایی ئیشەی زۆر زەرورم پێت بوو. بۆچی چی بووە؟ وڵایی پەپولە گیان لە ڕووم نایە نازانم چۆن پێت بڵێم. ئێ هەر شتێک بێ پێم بڵێ سەیوانگیان با بێکۆ حەلی بکەین. ئەخر نازانم چۆن پێت بڵێم. ئاخر چییە؟ لەگەڵ دایکتوان قسە و کردبوو مەسەلەکەی من یان چی؟ پەپولە جان ڕاستێکی ئەوەیە باوکم زۆر نەخۆشە پێویستی بە عەمەلیاتێ دووبارە. ئەی باوکە عەمەلیات نەکرا سەیوانگیان چی بوو ئێستا؟ عەمەلیات کرا بەس چی بکەم دکتۆر دووبارە پوتی پێویستی بە عەمەلیاتە. دیسانە بێ عەمەلیات بکرێتەوە؟ اینجا نازانم چۆن پێت بڵێم پێویستم بە بڕە پارەیەکە. پێویستت بە پارەیە چەندێکە پارەکە؟ 50 وەرەکە. جا سەیوانگیانەوە خەفەتی بۆچی ئێستا لەگەڵ باوکم و دایکمان قساکەم من 50 وەرەقەکە و بۆ هێنم. بەس بڕۆکە شەرمەکەم ئەخر بەس بەناو منەوە قسە مەکە. ئەوە کەی قسێ دڵەکەم ئەوە کەی قسەیە کە تو ئەیکەی دڵنیا بەلەوەی کە باوکم یارمەتی وایەت ئەو عەمەلیاتەشی بۆکەین. زۆر باشە بە قوربان. باشە دەکەم لێ خان لەکەم. خواحافظ. ئاوا بە تەلەفۆنێ بۆ عەبە بکەمەوە. عەبە یەک قسە مەکە جوازەکەت بێنە بەیانی و 1 فیزەی تورکیات بۆ لێدەم. تۆ حەقت نەبێ بەچی پێیان کردووەمانە. باشە یاڵا دەی باین جوازەکەم بۆ بێرە و ئەڕۆین بۆ تورکیا. دەی خواحافظ. ئەمەش حەل بوو. دایکە گیان گیان دایکە ئیشێکم پێدا. یا الله خێر ئەمە لابەر بەدەستەوە سێری بیکە. چم ئەمەش زەرورە ئێمە هەفتەی جارێکی بێ شتان ڕێک پێکەن. تۆ باشە دایکە سێ کارتی ئەوە نییە. دایکە سەیوان پێویستی بە تۆزێک پارەیە. تۆزێک؟ یەک تۆزی زۆر بچووک. ئێزەی ئەوە چەنەیە؟ 50 وەرەقەیە دایکە. 50 وەرەقە؟ ئاخە دایکە زۆر زەرورەت خوا زۆر گوناحە. ئێمە ئەوە نابێت کچم پارەی ترمانیایە. دە باشە دایکە خۆ ساری پێ ناگۆڕێ ئەو بۆ ئەوەیە بۆ عەمەلیاتی دایکێوە. ئەی ماوەی لەوە پێشیش ئێکێکیان عەمەلیات کران بە چی بوو؟ ئەم جارە باوکێتی زۆر زەرورە دایکە. دایکە دڵی تۆم پێ ناشکێوە ساقە بم. باوکت تەلەفۆنەکە بە تاو بێت. ئەستا پێڵین ئێستا. دەبات تەلەفۆنەکەی ئێستا بڕین. لە باشە بڕۆ با بڕۆ. هلو أبو جاسم عيني شاحنات لا يعني وصل والله هاي خوش مجدة حبيبي أنت اسمع ما الآني يا أبو جاسم حبيبي هاي كم سيارة يعني 30 سيارة أوكي 30 سيارة 15 إلي و15 إلك 15 شنو يعني 15 هرا إيه بس خليها بالمخزن بس والله يا أبو جاسم أنت ليش ما تعرف كردي هاي صار لك إيش قدي هنا بالكردستان والله أنت خوش ولد
أنت اشتريت بيد، اشتريت شركة، اشتريت يك دنيا سيارة لحد الآن ما يعرف كردي. والله عيب عليك يا معود يا جدع. دروح يلا بزينتيني هاي ولد ماكو اسمه هاي بالشاقد مال أنت تحسين قل له نعلى على أبويا دي روح يلا دي روح. والله أولي أن توربي إنجا باوكا تو بۆچی پەیمانگایەک ناکەیتەوە؟ جاکچم پەیمانگای چی بکەمەوە؟ 5-6 شەریکە ڕاکە نووسینگە دار بەرد مەقە خەریکی دنیا من مەجالم هەیە نووسینگە بکەم و هیچی. وڵا پەیمانگایەکی لوغا کەرە ماشەڵڵا عەرەبیەکە و زۆر دەرەجە ئولێ. چەتی ڕابیێری مراد کێشم بێک بەدەمتە ئەمە ئەستەکەم کول بوو ئەمانەشی شل بۆتەوە دانێکی تازە بکڕە بۆ ئەمە. ئەی دەبیە بە فایق با بۆ تیشکاتەوە. ناتیژ ناکردانێکی تازەوان بۆ بکڕە ئەو پلکە زەردانیەمی خۆم لێم کردەوە تۆر خەریکی تەلەفۆنی دەچی بکەم ئیتر مەشغەڵەت ژنەکەم مەشغەڵەت ناهێڵێ دەچی بکەم یخوا لە شستاغ بێ مرادیان سپاس. ئەڵێمەوە ئەو هەنارانە بۆچی تەقیون؟ خۆی سەبەبی هەنار کە ئەتەقەیە ئەرێ ژنەکە من چوزانم من فەلاحم من بەزەزانم بیخۆم و یارمەتی فەقیر و هەژاری پێبم. باوکە من ئەم شتی تۆم زۆر بەدڵە کە یارمەتی فەقیر و هەژارێت. بوو کوێ بی هەرمری نەوەڵات چی پەیاکە نیوی ببەخشە. مرادیان ئەوەی ڕاستی بێ ئێمە پێویستمان بە تۆزێک پارە هەیە. ئەوە چییە و قسانە پێم ناخۆشە چیتان پێویستە بیبن بابە ئەو کەی پرسیارە ئەو کەی قسەیە. باوکە پارەکە یەک تۆ زۆریش ئەمنە نەوەڵات تۆ بڵێ دەفتەرێن نەوەڵات تۆ بڵێ دەفتەر نەوەڵا قیروسیا بڵێ $1 ملیۆن چەتی نیازی ڕۆزڕایسە هەیە بیکڕی. وەڵا باوکە ئەوە نییە دایکە خواست ئەوەنە و باتی بەستاقە بم وڵا تۆزێکیوێ پەپولێکیان بۆ ئەو ماڵێکی فەقیر و هەژارە. یعنی بۆ خۆتان نییە؟ نەوەڵا یەڵا فەقیر و هەژار چەند کەسە ناوەکانی بۆ بنووسە بە دڵی ئێوە من پارەیان ئێمێ جا من بۆ چیمە بۆ فەقیر نەبێت؟ وڵا هەر یەک کەسە یەک کەسە؟ بەڵێ کێ شتێکی و چەنی ئێوێ ئەیێنی کێ زەلامە؟ وڵا ئەوەی ڕاستیە بۆ دایکی دەستگیلانەکی پەپولەیە. بۆ کێ؟ دایکیت یا باوکی تر چوسان باوکی یعنی بۆ ئەو هینە سەیوانە؟ جا تخوا پیاوێ پیاو بێ هێشتا هیچ شتێک نەبووە ئەوە هەفتەی پێشوو ئێمە 50 وەرەقەمان نەبەوەتیوە. ئاخر باوکە گیان ئەوە بۆ دایکی بوو ئەمە بۆ باوکێتی خۆ چەندیشە 50 وەرەقەی پشکۆلێ ئەوە چییە بۆ تۆ؟ ئەزانی تۆ دایم حەزەکە یارمەتی ڕاستەکە خێراتکەی دەدەیت خۆرەکە چی من تۆ بۆ لە من تێناکەی خۆ من ڕەزیل نیم خۆتان نەزان بەم ڕۆژگاری یارمەتی فەقیر و هەژارێم بەس هەست دەکەم ئەو سەیوانە ساختەچی و کلااو چییە؟ باوکە بووای پێڵی نەخێوانیە ئەرێ کچەکەم من ئەزانم ئاخە جارێ هیچ شتێکرە بۆ نازانم چۆن لە ڕوویت ئەوە دوو جار داوای 50 گەڵاکە انسانە بێت تۆزە شخصیەتی هەبێ کەرامەت شەهامەت بەڵام لەو کوڕیان نییە. مراد بێکدا ئەوە داوای مستەقبلمانە ماڵە ئاوا بێت تۆ بابە من ئەمەوێت یعنی مێردی کچەکەم شخصیاتی هەبێت هێشتا هیچ شتێک نەبووە ئەم لێەوە فڵق ئابێنە 50 گەڵا ئیستیغلال دەکە ئاگال لە خۆ بێ کچم. باوکیان ئیستیغلالم ناکە 50 وەرەقەی ئەوێ بۆ باوکی عملیاتی بۆکە شتێکە زۆر زەڕورە دەستیان کورتە. ئەزانی چۆن هەستەکەم من ئەگەر بیەمێ من بە گەمژە ئازانێ نایم. تو بووە ئەکەرە پێ دڵم زەڕورە گوناحە. نایم یان کچەکەم تۆ زۆر سەیری تۆ مەسلحەتی خۆت نازانی ئەوەی کە مەسلحەتی کچی ئەزانێت تەنیا باوک و دایکە خاصەتەن باوک من مەسلحەتی تۆزانم ئەو هەتیوە ئیستیغلال دەکات. بۆ یەکجاری خۆش نامانەی بەشوو. جاوەڵا خۆمە مەناعەتم نییە وەڵڵا برا ئەو هەتیوە من هەر چارەیم ناوێ لە ئێسەوەە خۆی سووک و ڕسوا کردو دوای پاراکە دەونە خۆت و ڕەمەکە مراد بێک تردڵی بەو قبری باوکمی تێچوە نایڵم شوکە بەو سەیوانە خۆم دانەیەکە بۆ دۆزمەوە. بەڵێ باش دەستم خۆش دەگەدا ئەمرن نەمێنێ هێر بەڕاستی ناخۆشی کرد ئەوە چیەمە چەند پەپولەمان هەیە؟ باشە یەکدانەمان هەیە بەڵام ئەو پیاوە و کوڕە ئەو سەیوانە ئیستیغلالیە کاژنەکە تۆ بۆ تێناگەی. ئیستیغلالی چی ماڵە ئابێت تۆش ناخۆشی کرد. کوورە دابڕەوە تۆش ناخۆشە کرد والله خۆم دانەیەشی بۆ دۆستمەوە بزانە ئەگەر لە خۆم پیاوتر نەبوو هیچم نەزانی بێت. ئەلو کاگمراجیان زەحمە نەبێ ئاگاداری مرۆ مقابلەی و کەسانەیە کە بۆ ژمێریاری تەقدیمیان کردووە
تخوا بزانم لەو عەدەدە چەنی پیاوە و چەنی ژنە؟ کامراجا وەڵاهی 35 کەسن 25 جیان پیاوە و دایان ئافرەتە. ئەزانین چۆن لە پیاوەکان نییە بەس دوانم بۆ جیاکەرەوە دوو گەنج ئەمێ مقابلی ئەو دوانە بکەم بەس. کامراد ئاخر چۆن دووان؟ ئاخر ڕۆژانە فریا ناکەوین. ئەرێ کاکە تۆ مدیری یا من تۆ حەقە چیە بەسەرەوە؟ پێیان بڵێ ڕۆژەکانی کە مقابلەتانەکەین باشە پێم وتی تەنها دوو گەنج. باشە کامراد ئەڵێم با دوایان ئافرەت بێ خۆتە زانی ئافرەت ئاوەدانیە بۆ کۆمپانیاکەمان. بە قوربان پێم وتی دوو گەنج یعنی دوو گەنج دوو کوڕم بۆ مقابلەکەی خۆمیەم و حەق نێ بەسەری تۆ. وەڵاهی بڵێم چی کامراد باشەوە ئەمری جەنابتە بەسەر چاو بەسەر چاو چی بڵێ بەسەر چاو دەبڕە دەی. ئافرەت پیا و پیاو نازم با پیاو ئەلەو ژنەکە چۆن؟ کچەکە ئەگری هەردوو چاوی دەرەهات گۆرە بابە ئەو چوزانە مەسلحەتی خۆی لە چیایە ئەو چوزان لە ئێستەوە هاوسەرێکی باش دیاری بکە حەزی لە دانیەکی قیسیتمی ناشرین کردووە ڕۆژ ناڕۆژە دایکی عەمەلیا دەکرێت ئادەی موراد 50 وەرەقەمان بەرێ سکەم لێیەوە حەمەقە دوی مووسڵم مردوو برێ گورە ژنەکە واز لە حەز و مەز بێنە ئەو کچە چوزانێ مەسلحەتی خۆی لەکوێیە بەس باوک هەزانێت بەس باوک حەزەکە کچەکەی ڕێک و پێک و ئاوا بچێتە ماڵە باوکی چ ڕێک و پێک و بچێتە لای ژن و مێردی چ ڕێک و پێک و بزانێن معنای ژیان چییە بەس باوک هەزانێت تەلەفۆنیشم بۆ مەکە من خۆم ئەمڕۆ دانەیەکی بۆ هەڵەبژێرم باشە دەی باشە دەیخوا کابراژان ئەم کاتە باش چاو قوربان ئەمە سیڤی ئەو دوانەیە بۆ مقابلە بەس بۆ خۆیان کابرا دڵم زۆر تەنگە دەتۆ دانیشە دڵم تەنگە چییە خۆمە تۆ تەنگە دڵم زۆر تەنگە دڵت تەنگە جاران بیسی ئافرەت ئالەم کۆمپانیایە هاتوویانە کرد وەرە جیران هەر زۆر کۆمپانیاکەمان شەوقێکی تری هەبوو ڕەوقێکیشکەی هەبوو تۆ عیب ناکەیت کۆرە بابە بۆ خاتی خوا تۆ هەژ مناڵە هەیە ئێسەر حەزەکەی ئافرەتی زیاتیا بێت تۆزێ مو نەختێک مو نەرمەکەی واز لێ بێنە نەبەخوا قوربان مەقسەد ئەوە نییە مەقسەد کۆمپانیاکەیە باشە عەلا کولین زیامەڵێ ئەمە سیڤەکان نییە چەند کەس هاتە بۆ مقابلە دوان دانەیەکیانم بۆ بکەرەشورەوە باشە دەبڕۆ دڵم تەنگە سەرچاوەکەم یاخوا بەخێر بیت بەخێری سەرچاوم هەرێوە چییە؟ گوێرە دەنگی تەیر و تویر و چۆلەکە و شت نەبوو؟ گوێرە نییە؟ ئایی؟ گوێرە نەبوو لەوەش؟ یەکدەقە نابێت تەیرێ شتێکی تایە ئەم ژوورە چۆلەکەیەکە کاکە حەما دەوەرە کاکە وەرە برام چاوە ڕاستەکەم کە من ئەڕۆم تۆ دەرگا و پەنجەرەی ئەم ژوورە داخیت ئەچۆن قوربان ئەرە وڵات دایەخەم و ئیجەنابە نازکی لەکە داخرابوو خەڵکی لەکە مایتی ئی باشە ئێستا دەنگی چۆلەکەیە تەیرێ شتێ لەم ژوورەیەت تۆ گوێ لێنێ بە قوربان کاکە جوان بگرێ بەس کن دۆزیمەوە قوربان دەبیگرە و پەڕ و باڵیم بۆ لێکەرەوە جا پەڕوباڵ چی لەکە بە قوربان ئەو دەدای زۆر بەرامبەر ئەو زەلامەیە ئەو بوو ئەرە وەڵا دە تۆ بڕۆ خۆ بالاجێ باش ئەو فیکێ تۆ بووی ئەو فیکە ئاڕۆڵا منم ئەی بواکەی بە قوربان وەڵای قوربان خۆمەیە جاوە خۆ کاکەوە شخصێتی خۆ جوانێ تەرکیکە ێ بەخوا چ بکەم کوڕەوە باشە قوربان پێشتر شتێکی تر مەکرد هەر کەسێ قسەیەکرا ئام لێ کرد تر خێر دایکم بوونوسێ وەڵا زمانی داخ کردم تەرکم دابەست هەر پێم تەرک نەکرا لە باتی ئەوەسە فیکەکە لێدەوە بەس ڕێز و حورمەتم بۆ دایکە هەیە سپاس بڵێ موراد بەک زۆر سەلامە لێکات دەستێ ماچەکە دەم و لێ و داخ نەکات ئەزانی بۆ چونکە کە داخی کرد فیکە بێرە لێ نای بە شوێنی کە لیت ئامان دەستی دای پێ ماچەکەم قوربان بامێنە سەر بەسەرەکی خۆم باشە من بینیمی تەڵان تۆ ئابووری ناسیانە ژمێریانی زۆر بێوێنەم شتی وانییە دووەمی سەر جامیعەکەمان بەس ملاحەزەیەک بینیمی لە پەنجەرەکەەوە کە هاتیت بەلوعی سەر باخەکە کرا بۆ نەوگرتەوە بۆ
ئەو بەلوعیاڵی لای باخەکەوە ئا ئەوە قوربان من بینیم لێ کارگوزار تێتۆ یخۆ ئیشی من نییە ئەی باشە ئیشی تۆ نیە ئەی زەمیر کاکە واز لە زەمیر بێنە ئەی ویژدان قوربانگیان ئەوە زین چۆنە ئێستا بۆ من ئەگەر تۆ کارگوزارت نەبووە من ئامادەمون بیکەم ئێستاش ئامادەم گەر کارگوزارت نەبێت بەڵام تۆ کارگوزارتەیە بە قوربان تۆ ژمێریاریت ئەوەژ اقتصادە تۆ ئاوەکە کە بەرڵاکەی ئەڕوە ئاوە پارە نییە نابێ پارەی زیاتر بی قوربان زۆر دوور لێکەوە دە تۆ لە بوارەکەی خۆمان پرسیار مەگە بزانە حساباتت بۆ خۆمیاننا لە بواری خۆتا پرسیاری یەکەم گریمان دوێنێ ئێوارە برنج و فاسۆلیا خوارد شفتم خوار بەڵا با باڵم گریمان شێتم فاسۆلیا و برنج خوارد و دوو قاب مایەوە بۆ سبەینە نیوەڕۆ گەرمیەکەی تۆ بیخۆی ڕاستی تۆیە دەرنەچویت بۆ قوربان دەرنەچویت بابە دەرنەچویت قوربان ئابووری ژمێریاری چی باسی فاسۆلیا برنجم بۆگەی تۆ وەرە چۆن علاقەی چێت تۆ هینی کوێیت ئەی چۆن ئێوەش اقتصادا کە تۆ زیان مەسرفی بکەیت و ئەو بڕێژیت و دانیچکرد ئەوە مەسرف زیایی نییە وەڵای دەزانیم هەمووی واستەیە وەرە دەبڕە پرسیارەترم لێ بکە پرسیاروشن نەما بۆ دەرەوە بۆ تاو دەرنەچویت ناڕۆیت ئەکید ناڕۆیت قوربان سلاح دەرەکەی کورە نەبە بە پانتۆڵەکەم شل بۆ تەوانێ ئەمرت نەمێنێ ئەوە منە ڕۆم بەڵام ئێوە هەموو تا واستاکەن ئەوە کورە دەبڕۆ شتیکن کوڕی کاکە حەما شێتمەکە خەڵکی وە ئەکاتەش کاکە حەما دەوەرە ئێستا ئەگەر پێ ئەوڵێم ئەمرن نەمێنێ لەشت داڕزێ تخوا ئەوە زەلام بوو بۆ منە کردۆ بۆ مقابلە وڵای سوزانە قوربانە هاتون بۆ مقابلە و سییان پڕ کردوتەوان برنج باشە چەنی کەی لێیە یەک ئەی قابلە دوانی کەی لەبێ خۆی من دوو کەس خۆ بەتاک ئێتاقیم کردیتەوە دەبڕە باین کەرە ژوورەوە لە خزمەتە دەبڕە دەی دڵم تەنگە بەو قەڵافەتۆ لە دڵم تەنگە باوکەڕ سلام علیکم سەرچاوەکەم باشی قوربان یاخوا بە خێر بیت مەمنونم سیڤی جەنابتم لەبەردەسا بوو بەڵێ بەس ناوەکە و نوعێکە لام ناو قورقوشمە نانە قوربان جا من ناو قادر ڕەشیدە شید چی بوو بوو بڕە قوربانە و بەعزە کلیمێک یا تۆ زاوە درێژێکەمەوە وی بەغەڵەت تێمەگە داوای لەبوو نانە طبیعیە بە خۆی باچاوەکە ئەو جۆرەك هەیە کە بۆی تەبع کردووی سپیسی نەیاوەتێمی بەسەرێکە و نووسیوە قوربانجان ئەوە زانی چی ئەوە مۆزەفێک لایە طبعا یەک گلەی با بکەم ڕخنەیەک طبعا داوای لەبوور نەکەم پێ ناخۆش نەبێت نانە طبیعیە ئەو پیاوەی کە لەلاتە لە دەروانێ ئەوەی بە سمێڵیەتی بە قژیەوە نییە ئەوە هەموو خەڵەتەکانەوە کردوێتی ئەخ تۆنەوە بیستوە لە زۆری لەبەر هەم هێنانە و ناڕێکی لە دابەش بوونە شەڵە ئەوەنەی یاوێتە خوارە و تۆزێکی باێتە سەرەوە وەزعەکە بەنەوەیکی کرا ئەی قوربان خەڵەت توشتی تری نەکردێت نانە بەس لەگەڵ مواردەکەتانیم ئەڵێ موارد 58 قوربان جا من 85 دەی بەسەری پێغەمبەر ئەوشی بە عکس نووسیوە قەی ناخۆم چاکێکم باش من زۆر خۆشحاڵم سپاس لەگەڵ جەنابەت دەژمێریاریت بەڵێ بینیمیت کە هاتی تەژوورەوانێ بەلوعەیەک بەردرابوو ئاوە تۆ سەر باخەکە بینیمیت گرتەوە سەبەب قوربانجانەوە باوکم لە هەر لە بیدایەت و ئاوا فێری کردوین زیادە ڕۆی نەکەیت ئیتر لەبەرەوە بەڵاکم گرتەوانێ ینی ئەمە تربێتی باوکتە بەڵێ هەزار ڕەحمە لەو قەبرەی باوکێ چی بۆ قوربان تۆش نەخۆشی ئەوە پێم خۆش بوو ئەها بازەرتە کە پێم خۆشە بێ ئیندیماجەکەم لە ڕاستەکەی بەس قوربانجان عەفوکەم باوکم نەمردووە دووە یعنی باوکە ماوە بەڵێ لە گیانە ماوە واللهی من زۆر خۆشحاڵم کەوا تربێتێکی ئاوا جوانی تۆی ئاوە دەستکەین بە تەجروبەکانمان زۆر باشە گریمان دوێنێ ئێوارەکەی تۆ برنج و تاسکەبابی خواردووە بەس عەفوکە قوربانجان وەڵای من 6 دانیژە مانگیشە بێت تاسکەباب نەخواردەوە بەخوار بنجی سوور و نۆکا و شۆر بەمان بۆکە دایک باشە ڕۆحەکە منەڵم گریمان فەرەزن ئەخە قوربان من نامەیە درۆکە لەگەڵتان باوکم وا فێر نەکردم درۆک باشە چاوەکەم شێتم مەکە گریمان تۆ برنج و تاسکەبابی خواردۆ دوێنێ ئێوارە باشە قوربانجان فەرموو ئەگەر تۆزێک مایەوانێ بۆ سبەینی نیوەڕۆ گەرمیەکەی تۆ کە برسی بوو نەوەڵە دەرنەچویت ئەخە بۆ قوربانجان ئەخە تۆ ژۆری حاڵەت هەیە لێرەیە یعنی بێ ئەو کەسە بۆ ئەو ژەمە چەند کەس نەبێ ئەوە دروست کرێت ئەوە بخورێت بۆ مێنێت و خەسار بێت ئەوەیە مۆزوعەکە وەڵاهی ئەشەمبیلا جوابێک بوو ینی پڕ بە دڵی من بوو زۆرم پێ زۆر مەمنونم نم بەڵێ ئەی ئافەرم ئەوە زۆر پێخۆش باشە یەک پرسیاری تر فەرەزنا مەسەلەن تۆ ژنە هەیە قوربان ئەفو من ژنم نییە شکور بە قوربان ئەڵێم فەرەزەن ئەخە قوربانجا من ژنم نییە
چاوەکەم ئەڵێن لەو فەرەزنا ئەخە قوربان جا من ژنم نییە بە قوربانی چاوم ئەرێ کاکە تۆ بۆ شێت مەکەی ئەرێ تۆ بۆ هار مەکەی بە قوربان دەماشە دەرێنی دەمانچی پانتۆڵەکەمە زوو شلە بێت و ماڵە بە قڕ نەگیری هەرچی هەڵاسی وازێن دەمان چەند پێەیە باشە کاکە فەرز نە بۆ شێت مەکەی ئەخە زین بۆچی قوربان جان بە قورعام لە باوکمەوە سێرەکەم خۆ ئاگای لێ زوخای کردم و ماڵە خەزوریانی ئەو وەزعی دایکم نەبوو ئێتمیش باوکم وتی باس باشە ڕۆحەکە منڵم ئەگەر تۆ ژنە هەبوو گریمان بەڵێ فەن لە کۆمپانیایەکیش دەوام دەکرد مۆزەف بوویت بەڵێ تەلەفۆنیان بۆ کردی وتی خێرا بگەرە ماڵەوە ژنەکە و نەخۆشە ئەچی بۆ لای ژنەکە و یا کۆمپانیاکە بەجێڵی کامیان کۆمپانیاکە بەجێڵیت والله قوربان ڕاستیتەوێ وڵایشم بۆ لای خێزانەکەم دەرنەچویت بۆ قوربان جاوە حقیقەتە زانی ئەی مۆزەفی من بی هەزار جوو شەکت یێڵێم و دەجارێ غایبەیەم ئەخ دەزانی بۆ قوربان جا ئیکاکەجان لە ئاخیرا لە ئاخری ژیانە هەر ژن فریاتەکە هەر ژن بۆ دەسوو تێ یعنی تۆ ئەمەنە ژن لا مەطلەبە ئەی بەتەشید ئەمەنە ژن گەورەیە لای تۆ بەڵێ زۆر گەورەسە تۆ بۆ تێناگەی تێ وەڵڵاهی ئافەرم دەی مادەم وای پیرۆزە تاوا قوربان جان چ بەشە دانرام کورە بەشێکی قسمیی ژمێریایەتی و کۆمپانیایەتی زۆر لەوانە مهمترە ئەی شێ قوربانی پێم بڵێ وەڵڵاهی وەی ڕاستی بێ حەزەکەم بوی بە زاوای من و کچەکەی خۆمە پێشکەشکەم قوربان توخوا یەک جای تر ئەیلی تۆ بۆ وتم من معجبی تۆم و معجبی ئەخلاقتم حەزەکەم کچەکەی خۆمە پێشکەشکەم و ببی بە زاوای من ئەخوا کاک بڕاجان بە قوربانە بوو بە ساکرە چوانە بوو تۆ کابراایشی دەوڵە من نیۆم شاری توێ وڵای من بەس لە فەیسبووکە تۆ بینیوە کوڕیشی فەقیریۆک من وڵای ئەو باوکەم شەش دانەمان کرێ خانوونیایەوە وڵای نە خانومانێ وڵای قەرزاری بە قورعان کچی من کچی تۆ لەکوێ بە من مەخێوەگرێ ڕۆحەکەم من ئەخلاقی تۆم بەدڵە زانست و بیکردنەوەی تۆم بەدڵە کەوا ئەزانم ئافرەتە لا گەورەیە حەزەکەم بی بە زاوای من کەی مشکلەی خانوو خانوویەکە بۆ ئەکڕم کاکە ئەی باشە قوربانجەوە خانوو بۆ من کڕی ئەی دایک و باوکم ئێ وڵای منۆ ژنەی من گوناحە بە قورعان بەزین بیایەوە چۆنێ خەمە سەر ماڵ خانوویەکیش بۆ ماڵی باوکە دەکڕمەوە دوو خانوو خانوویەکیش بۆ دایک و باوک مەکردی بەڵێ خانوویەکیش بۆ من بۆ معلوماتیشە لێرەشە لەم کۆمپانیای ئەو کەم بە مدیری حسابات بە مەبلەغێکی زۆر چەنە موچەکەشم 5 ملیۆن باشە 5 ملیۆن بەڵێ دوو خانوو کچەی خۆشی بەڵێ کاکە بۆ زیاکەم بەد من کوژە لا لا قوربان جان توای دەقوانە لابی قوربان نەخەوی نەخۆم دوو خۆی دەقە قوربان جان ئەڵێم کچەکەی خۆدەی بە من بەڵێ خانوویەکیش بۆ خۆم بۆ ماڵی باوکیشم لێرەش مدیری حساباتم 5 ملیۆنیشم هەیە بەڵێ توای دە قوربان جان جەڵدە من ئێستا ئیشم بەتوێ لە شوێی دەوەرە وەرە کاکە باوکەڕەوە کاکە هەمە فریاکەوە کاکە نازانم چی بۆ وتم پیرۆزە بوو کاکە برا کاکە کاکاجان بە قوربان تۆزە خیرەتە هەبێ خۆ من چی وتووە ئەمە بۆ فرۆ دەستەرە مێزە والله ئەو تۆ نایزانی خۆمان نەیزانی ئەمە ئەو نەبوو کە سمێڵ زۆرتر و لە قژی بابا ئەو تابیعەکەی قەینا دەبا تۆ واز لەوە بێنە قوربان جان ئەڵێم والله آخر معقول نییە تۆ خانوویەک و بۆ ماڵی باوکم بۆ خۆم و 5 ملیۆنیش کورە بابا من ملیۆنێرم تۆ قەچێ بەسەرەوە من مهمەوەیە ڕفتار و ئەتواری تۆم بەدڵە یعنی 5 ملیۆنیش میتە کاکە 3 ملیۆن دێ بەش بە بوو لێرەوە باشە حەکەم دە اینجا ئێستا تەلەفۆنێک بە باوکە بکە بڵێ باوکە ئەوە کاکە مرادم خانوویەکیشی وەیەوە کردو بۆ خۆشم ڕاستەکە دەڕاستەکە بە قسەی پێدەی والله قوربان جان من نایکەم نایکەی ناوەڵە بابا یکەم دە تۆ دەماچێ لا بە ماڵ بابا دەماچێکی ئەم پانتۆڵ نەعلەتی شلە بێتەوە خەریکە شێت مەکە ڕۆحەکەم بۆی بکە مژدەیەکە بە باوکتی بەرێ خزانین چی قوربان جان زین بۆچی بۆی ناکەم والله باوکم تاسە سێ دانەجا جەڵدەلیەوە ناوێرم باشە یەک شتم بۆ بکە عادی تۆ بەس تەلەفۆنی بۆ بکە بڵێ وەرە بۆ کۆمپانیاکەی مراد من خۆم لێرە بە ئوستوبی خۆم تێگەێنم بە شوێنەی ڕاست بۆ ئوسولبەی خۆ جاتخوا ئوسول بێت ئەو وەزعی من بوو تۆ بەس بانگەکە خۆم تێگەێنم چی بکە والله باوکشم گوناحە بە قورئان کە نازە هەتا ئەو سەر باگا 2000 پیسە بێ بە قوربانە بوویش نەجاتی ئێم بەس بگاتە ئێرە بڵێ باوکە وەرە بۆ کۆمپانیاکەی مراد فێڵم بێت ئەلو باوکە عەک بەخێر بی سەرچاوەکە ڕۆحەکەم شکر باشی یاخوا بەخێر بی دەچم بەدامێنێ
هاتوون بۆ لای تۆ قالە نەهات پێ بۆ قەرز و شتیوە بەخوا نیمە 1 دینارێ بەبەوە. کاگڕەشی گیان تۆ باسی چیەکەی ڕوحەکەم من ئاگام لە وەزعتانە وەزعتان خراپە و ئەمانە و کرێچیت و ئەمەم هەموو بیستووە من بەساقم ماڵە بێزین چۆنەخوا بۆ سەرەوە ئاگای لێتی 6 دانەمانگیشە من بە دەرگای حەوشیان نەچوومەتە ژووری ئاوالیم هەر لە کەلاوەکە و بەسەر دیوارەکە خۆم هەڵاوەتە ئەو دی و بۆی ساحب خانوەکە نەمبینێ داوای کرێم لێ بکە. نەجاتانێم هەمووتان نەجاتێم بەڕاستی من کە خار هاوەلام زانیم کوڕێکی بە ئەدەب و بە ئەخلاقا حەزم کرد نزیک بمەوە لێتان بۆیە کچەکەی خۆم پێشکەش کرد. چی؟ جاوتی بەڕاستیوتی ئێمە کرێچین وەڵڵاهی 6 مانگە حتا باسی وەشی کرد تی باوکم کرینەیەوە کە ناسە و وتم کاکە لەوە نەجاتێم خانووی شتان بۆکەم هەر بە هەدیە بۆ خۆتان جا بەڕاستی ئەو وتی ئەی ماڵی باوکم ئاخر چۆن بەجێبیاوتم کاکە قیروسیا خانوویکی جوانیش بۆ ئەوانەکردم با بۆ خۆیان بژین ئەتە بەڕاستی حەزم نەکرد قالێرە بڕوا وتم لای خۆم لەم کۆمپانیایکەم بە مدیری حسابات مانگی 5 ملیۆنیشی ئێمێ بەڕاستی کەزانیشم جەنابەت کە ناسیت وابزانوتیان گرێبەستیش و 200,000 هەیە وتم بابێ لای من تااقەتی ئیشی باخەوانی بکە مانگی 2 ملیۆنی ژەیەم بەو بەس حەزەکەم یەک بۆم باسکەی چکە دڵم تەحمل ناکات. ئێستا خانوویەکەم بۆ ئەو کڕیوە خانوویەکیش بۆ تۆ هەردوو کشتان لێرە تاعینەکەم. بەڵێ باوکەڕۆ چی بکەینەوە بۆی لەوە باوکە کاگڕەشی کاکە تەلەفۆنەکەم بۆی ساخەم مەخۆ چارەسەری هەیە یەڵا تەلەفۆن بۆ نازانم بورایە خەریکی بە بیژورێنە تەلەفۆن نەکەی بۆ پۆلیس کامرا ئەم وای داتوە یەک دەقا قسەمەکە ئەلەو دکتۆری ئۆنلاینە ئەلو دایکە حەبسە چۆنی دایکە ژیان بە قوربانە من فریام کەوە وەرە نەوەڵڵا ئەم جارە مەوزوعەکە قەرزاریۆم شتانە نییە وەرەوەتام لە ئۆفیسەکەی مراد بەک کورە باوکمە بوراوەتەوە ئەم جارە لە دەستی مراد بەکە دەوەرە خێرات خوا دایکە ژیان دەوەرەوە چاوەڕان دەکەم کاکە حەمەڕاکە کاکە بزانم دکتۆران نەگەشتن دەبڕۆ باشە خۆراگەن تەلەفۆنە بۆ باڵ بە خورد نەکرد ئەم هەموو شتێ شێ دەچێتەوە لە خۆ کۆکردێتەوە بێ خەسابی زۆرەکەین چەنە زۆری دەبڕۆ کاگڕەشی دنیای بێ بەشی چاو وەڵا دکتۆر جانەمە خەبەرێکی خۆشم مایە هەل لەگەڵ یامەی یەکسەر عینەن سەلاجە ئۆتۆماتیکی کرد و بابڕی بۆ خسخانە ئاخرە تەسم من بێم بگیرم لێ وەڵی بۆ چکەت نێبێت بەخوا هیچم نەکردو لە پیاوەتی زیاتر بابڕێ یەک دەقەت ئەوە حەبسەی دایکمە ئەرە لەم قوربانەوە سحابی لێرە ڕێوە باوکم بوو تۆ بۆ پێوت بوو بێ بۆ ئێرە مراد بەک چ لە ڕەشەکەی بەخوا هیچم نەکردو حەبسە خان تۆ زۆر سەیریت خۆتە بەس پیاوەتیم کردو ئەخدە تو وا بکە بە قوڵام هیچم بۆ ناوترێت ئەزانی چۆن قایل کە هاو بۆ لامبەڕاستی بۆ کۆمپانیا کوڕێکی مؤدەب و بە ئەخلاق بوو وتم لای خۆم تەعینیەکەم وتی ئاخر کرێچیم وتم وعد بێت مراد بەک خانوێکە بۆکە وتم خانوێکە بۆکەم وتی ئەی ماڵی باوکە وتم کاکە خانوێکیش بۆ ئەوانەکەم ئەیتر 5 ملیۆنیشم بۆ نەبڕیتەوە ئەیتر لەو زیاترم وتووە ئەجینا بەسەری تۆ حەبسەکە ئەی دایکە ژیاوە قوربانی دایکە وتخوا یەک دەقە پەلەمەکە چیەکە بۆ خاتری خوا وەرە بۆ قوشەکان یەکەم وەرە بابە مەیکە بۆ خاتری خوا وەڵای لەژی جەنازە زیاتر نابێتەوە کاکە باسە بە ئەوەی نەبوورێنەوە دکتۆر کاکە فریاماکە بۆ خاتری خوا عیلاجیکە بە ساقە بم دەدەی عیلاجی چی بکە بەقڕ عەندم کاک ڕاشتیشی لێ بێ خوا دکتۆر جان بە قوربانی عەلەیکم السەلام ئەوە چی مراد بەک وەڵا قوڕ کراوە بەسە مراد بەگا ئاگەر لێنی ئەهات فەرتەنەیەکە نازانم سفەرتەنەیەکە ئەها گورد لەبانی و فەوزایەکە لە مینەیە ئەڵێ مراد بە گیان ئەمانە شێن ئەوە خێزانمەوەش کچەکەمەکە نیازمەیە بگەم بە تۆ ئەمە چی تۆیە؟ ئەوەی دامناوە بۆ تۆ ئەوەی کەی بە من؟ بەڵێ توای جایتە تەشی دەکەیتەوە بۆ؟ ئەمە کچەکەی کە پێشکەشی تۆم کردووە ئەمە؟ بەڵێ جەڵدەفانی
ئەما کرێ دەوەرە پیاوەتی بکە کورە ئەی هاواز چی لەم ئایدە کردو کورە کاکە هیچم لێ نەکردو وەڵڵا بەڵام ئەمە نەیان درۆ لەگەڵ کردوون بڕوایان بەڕاستیەکەی خەڵکی دریژ نەماوە ڕۆحەکەم ئێستا تو بۆم عیلاجکە کاکە گیان ئەمە کرێچی بڕوتم خانوو دەیەبێ ئێستا تۆ کرێچیت بەڵێ ئەیتی وعدی پیاو بێت لەسەر دەستی ئەوانە ئەو دوانم بۆ عیلاجکە خانێکی بۆ تۆکەم بەسەری تۆ ئەخوایان خۆشیێمان لێ تێکنەیە